چالاکی و ئامادەکاریەکانی یادکردنەوەی سێحۆتەمینیادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە دەستی پێکردو بۆ مەبەستە کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری لە نێوان بەشێک لەلایەنە پەیوەندیدارەکان و بەڕێو بەرایەتەکانی هەڵەبجە ئەنجامدرا. جەخت لەوەش کرایەوە بۆ مساڵ یادێکی جەماوەری فراوان بکرێتەوە. بەرنامەمان هەیە کە ئەمساڵ جیاواز بێ لە ساڵانی ڕابردوو یادێکی جەماوەری بێ و یادێکی هەڵەبجەیانە بێ و بتوانرێت خەڵک بەو ڕۆحیەتەوە بەشدار بێت کە ئەو ڕۆژە تەقدیرێکی تایبەت دابنێ بۆ قوربانیەکانی بۆ ڕێزگرتن لەو شەهیدانەی کە ببێت تاوان شەهید بوون و ئێمە ئەمانەوێت هەڵەبجە بگەینەوە و ئاستەی کە پێشتر هەیە بووە بەداخەوە کە بەهۆی ئەو کێشانەوە کە هەبوون یادەکان زۆر بچوو کرانەوە. چەند ساڵێکە یادکردنەوەی تاوانی کیمیاباران لە چەند شوێنێک و بەجێ دەکرێتەوە، بۆیە کار دەکرێت ئەم ساڵ خۆرسکانە سەرجەمچین و توێژەکان بێ جیاوازی بەشدار بن و یادەکە بەرز ڕابگیرێت. هەمومان ترکیزمان لەسەر ئەوەیە کە ئیمساڵ یادەکە بە جۆرەجۆرەکان جیاواسی لە ساڵەکانی دیکە ڕۆحێتێکی هەڵەبجەیان و کوردەواریانی تایبەتی پێ ببەخشینەوە بۆ ئەوەی کە لە ڕاستیە بە جۆرەجۆرەکان ئەم یادانە کورچکاڵی پێوە دیار بە لە ڕابردووە هەوڵ دەدەین بە هەمومانەوە بە ئیداری شارەوە بە کۆی دانیشتوانی شار و ئیمساڵ یادەکە جیاواز بێ یادەکە ئەو یادە بێ کە لە ساڵانی 92 کە یادێکی زۆر پرشکۆ دەکرا بەبێ ئەوەی خەڵکێک داوات کرێ ڕێژەیەکی زۆر بەرچاو خەڵک بەشداری دەکرد ئومێد دەکەین گەڕێنەوە بۆ ئەو قەناغانە کە زۆرترین خەڵک بەشدار بن لەم یادە. 37 ساڵ پێش ئێستا ڕژەمی بەعەس هەڵەبجەی بە بۆمبی کیمیایی بردومان کرد و شارەکەی بە تەواوی خنکاند. تا ئێستا شوێنەواری وێرانەیی بە کوچە و کۆڵانەکانیەوە ماوەتەوە و سەدان کەس ئاسەواری کیمیاییەکەیان لە جەستەدا ماوەتەوە و لەگەڵ ئازاردا دەناڵێنن. 5,000 کەس شەهید و 10,000 کەس بریندار و ئاوارە بوون. بەشێک لە خەڵکی هەڵەبجەش دەڵێن باگشت لایەنەکان توێژە جیاوازەکان ناکۆکی و کێشە و گرفتەکان وەلا بنێن و هەمووان یادێکی خۆرسکی هەڵەبجەییانە بکەنەوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.